محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه گەیشتینە ئاەتی 234 سوورەتی بەقەرە کە خوای گەورە لەو ئاەتەدا باسی ئەو ئافرەتانە دەکات کە مێردیان مردووە چەند چاوەڕێ دەکەن و وەسی دەکەن لە فەرمێت والذین یتوفون منکم ئەو پیاوانەی کە دەمرن لە ئێوە ويذرون ئەزواجن ويذرون یعنی بەجێ دێڵن لە دوای خۆیان هاوسەران یەتەڕەبەسنە ژنەکان دەبێت چاوەڕێ بکەن تا بۆیان هەبێ شوو بکەنەوە بئەنفوسیهن هەر بۆ خۆیان ئەگەر کەسیش پێیان نەڵێ ئەربعەتە ئەشهورین وعەشرە 4 مانگ و 10 ڕۆژ تەمەن هەر ئافرەتێک مێردی بمرێ بەوانەشی کە نەگوازراونەتەوە بۆ معلوماتان عیددەکەی چاوەڕوانیەکەی 4 مانگ و 10 ڕۆژە تا 4 مانگ و 10 ڕۆژ تێنەپەڕن بۆی نییە شوو بکاتەوە وەکو گوتم ئەوەی کە گوازراوەتەوە بەڵام حەملی نییە و ئەوەی کە هەر نەگوازراوەتەوە بەڵام مێردی مردووە لە سەردەمی دەستگیرانیدا ئەویش هەر دەبێت چاوەڕێ بێ تەنها ئافرەتی حامیلە ئەوەی کە حەملی هەیە عیددەکەی بەدانانی حەملەکەیەتی نەک بە مانگ جاری وایە زیاترە لە 4 مانگ و 10 ڕۆژی و هێندێک جاریش دەگونجێ کەمتر بێ والذین یتوفون منکم ئەو پیاوانەی کە دەمرن لە ئێوە یعنی لە ئیمانداران وێذەڕون ئەزواجن بەجێ دەهێڵن لە دوای خۆیان هاوسەران یەتەڕەبەسنە بئەنفوسیهن یعنی دەبێت چاوەڕێکەن ژنەکان هەر بۆ خۆیان ئەربعەتە ئەشهورین وعەشرە 4 مانگ و 10 ڕۆژ ئەو بێنوێژی و ئەوانە نییە لەوەیدا فەئیذا بەلەغنە ئەجەلەهن هەر کاتێک گەیشتنە ئەو ماوەیەی کە بۆیان دیاری کراوە فەئیذا بەلەغنە ئەجەلەهن هەر کاتێک ژنە مردووەکان گەیشتنە ئەو ماوەی کە بۆیان دانراوە یعنی 4 مانگ و 10 ڕۆژەکەیان تێپەڕاند فەلا جوناح عەلەیکم ئێوە گوناهتان ناگاتێ ئێوە یعنی کە سوکاری ئافرەتە مردووەکان گوناهتان ناگاتێ فیما فعلنە فیما یعنی لەو شتەی کە فعلنە ئەنجامی دەدەن ژنەکان فی ئەنفوسیهن لە خۆیان بۆ خۆیان بەسەر بەخۆیی بەڵام بەمەرجێک بالمەعروف یعنی ئەوەی دەیکەن شتێکی چاک بێت و باش بێت سنوور بەزاندن و بێ ئەمری خوای گەورەی تێدا نەبێ ئەگەر سنوور بەزاندن و بێ ئەمریکردنی خوای تێدا بێت تەوان کەسە نزیکەکان بۆیان نییە بێدەنگ بن بەڵام ئەگەر جا لێرە ئەوەی فیما فعلنە مەبەستی ئەوەی ئەگەر 4 مانگ و 10 ڕۆژ تەوان تا 4 مانگ و 10 ڕۆژی ئافرەتی مردوو لە تازیەدایە ها وایە کۆمەڵێک شتی بۆ نییە بۆی نییە لە ماڵێ بچێتە دەرێ بۆی نییە جلوبەرگی ڕازاوە و زرق و برق لەبەرکە بۆی نییە تەوان بۆنی خۆش لە خۆیدا وە تێک چوونە دەریشی لە ماڵ بە ئەندازەی زەڕورەت بە مرجی داپۆشراوی هیچ نیشانەیەکی خۆجوانکردن و خۆڕازاندنەوەی تێدا نەبێ هیچ کەس هەستی پێ نەکاکە ئەو ئافرەتە لەو مودەتەیدا مەیلی شوکردنەوە مێرکردنەوەی هەیە بەڵام کە 4 مانگ و 10 ڕۆژەکە تێپەڕی خوا لە فەرمێ فەلا جوناح عەلەیکم گوناهتان ناگاتێ فیما فعلنە ئەو کارەی کە ژنەکان دەیکەن فی ئەنفوسیهن بۆ خۆیان بالمعروف بە شێوەیەکی جوان یعنی دوای 4 مانگ و 10 ڕۆژەکەی جلە ڕەشەکەی ئەگەر فرەدا جلوبەرگێکی ئاسایی تەوانی بێشەرعی نا تەوان جلوبەرگێک لە سنووری شەرعدا خۆ جوانکردنێک لە سنووری شەرعدا و مەیل و حەزێک پیشان بدا لە سنووری شەرعدا کە وەک دەڵێ لە بەرامبەرەکانی حاڵی بکە کە ئامادەیە بۆ مێرکردنەوە هیچ گوناهێک نە لەسەر ژنەکەیە و نە لەسەر دەوروبەری ژنەکەش والله بما تعملون خبیر خوای گەورە بە هەر کار و کردەوەیە کە ئێوە دەیکەن زۆر شارەزایە ئەوەی ئێستا دەکرێت تەبان ناشەرعیە کە ئافرەت مێردی مرد جاری کەش باسمان کردووە ڕێک یعنی دەکرێتە ڕەفیقی مردووەکەی بە تایبەتی ئەگەر منداڵی هەبێ هەتا هەیە بە کات خۆی بە 14 و 15 ساڵی لەوانەیە مێردی کردبێ لەوانەیە تەمەنی نەبوو بێتە 20 ساڵ مێردی مردووە هەتا مردووشە بە بێمێردی تەبان سەری ناوەتەوە دەوروبەرەکە جا بنەماڵەیە عەشیرەتە جاری وایە عورفە ناچاری ئافرەتەکەی دەکا کە خۆی بکە ولا حەقی خۆی خۆش بێ جا تەبان ئەوەی لەو حاڵەتەیدا لە دوو یا ئەوە تا ئافرەتەکە هەیە تووشی زینا و دایان پیسی دەبێ ئەو کاتە بەبێ گومانی هەموو عورف و عادەت و ئەوەی بە دەوروبەر پێی دەکا هەمویان گوناهبارن لە شەریکی توشبوونی ئافرەتەکەی بە گوناه یا ئەوە تا ئافرەتەکە دەبێت زوڵم لە خۆی بکە ئەگەر ئافرەتێکی باش بێ حەز و غەریزەی خۆی کە خوا ڕێداوە دەبێت خۆی بکات ئەوەش کە بەبێ گومانی ئافرەتەکە دەبێتە گوناهباری نەفسی خۆی ئاەتەکە واضحە والذین یتوفون منکم ئەوانەی دەمرن لە ئێوە ويذرون ئەزواجن بەجێ دێڵن لە دوای خۆیان هاوسەر
يتربصن بأنفسهن 4 أشهر و10 ئەو ژنانەی کە مێردیان مردووە چاوەڕێ دەکەن هەر بۆ خۆیان 4 مانگ و دەڕۆژ فەیدا بەلەغن ئەجەلەهن کە گەیشتنە ئەو ماوەی کە بۆیان دانراوە 4 مانگ و دەڕۆژیان تێپەڕان فەلا جوناح عەلەیکم گوناهتان ناگاتێ ئێوە کە سوکاری ژنەکەی یا کە سوکاری مێردەکەی فيما فعلن في أنفسهن لو كاري كجنكان بو خوان أنجامي ددن لير بشويكي جوان يعني خوان برازنه خوان جوان كان بلان بالمعروف كيت يعني السنور بزينين كان بأمر خوينا كان والله بما تعملون خبير خوي جور بهر كارو كل دويك إيه وديكن صور شهر زح باشان دفرمد ولا جناح عليكم ديسان إيه بياوان جناحتان ناقاتي فيما عرضتم به من خطبة النساء كبا تعريض يعني بناراستە و خۆی خوازبێنی ئەو ئافرەتانە بکەن کە مێردیان مردووە پێش 4 مانگ و دەڕۆژی ها کە 4 مانگ و دەڕۆژەکە تێپەڕێ بوو نەتی تێدا نیە ها پیاوەکە دەتوانێت بچێ مارەی کات و بیهێنێ بەڵام ئەگەر ئافرەتێک مێردی مرد کەسێک بەتەمایەتی بنمونە پێی خۆشە تەمان ئەو ئافرەتە بۆ خۆی بێت و شوو بە کەسێکی دیکە نەکا ئەگەر بە کەلیمەیەکی ناڕاشکاوە بە وشەیەک کە بە سەراحەت داوای مێردکردنی تێدانە بێ بەس ئافرەتەکەی تێبگەێنێ کە من بەتەماتم یا مەیلی خوازبێنیکردنتم هەیە بۆی مێرد بە کەسێکی دیکەنەکە ئەویان ڕێگە پێدراوە ئەوەیان دروستە بەڵام خوازبێنی لێکردنی وەزائیدەن بەڕاستە و خۆی وەمارەکردنی لە عیددەی لە کاتی عیددەیەدا لە ماوەی 4 مانگ و دەڕۆژەکەیدا ئەوە بە هەموو شێوەیەکی حرامەها هذا آياتك دفرمد ولا جناح عليكم جناهتان ناقاتي فيما عرضتم به يعني أويك بعرض يعني تعريض بإشارته بنا راسته وخوي ديكن التي من خطبة النساء الأخواز بيني آفرتاني مردوها بمعلومات واضحة وأول شيء طبعا كسيبسي طلاق درابه همان حكمي هي أو أكننتم في أنفسكم يا جناهتان ناقاتي أجر أو حزي خوتان لناخي خوتان دا بشارنوا طبيعية عفرتك ميردي مردوا يا طلاق دراوا لدلي خود دا بريار ددي أو عفرتي بخوازي باعد دشي بسر نتسوبن ما دام كلمة كدنا قوتونا ما دام أشكرادنا كردو أوش يعني هر جناه نية چونك خواد فرمي علم الله خواهي قورة دزاني أنكم ببي قماني إيوة ستذكرونهن يعني هر لقل آفرتكان هر باز دكان چونك جارێک عرفی کۆمەڵگای ئیسلامیش ها دوای هاتنی پێغمبەری صلی الله عليه وسلم بەو شێوەیە بوو ئافرەت کە تەلاق دەدرا و مێردی دەمرا ئەسڵەن مێرد نەکردنەوە نەنگی بوو ها ئەو ئافرەتەی مێردی نەدەکردەوە خەڵک علامەت و نیشانەی پرسیاری لەسەردا دەندرا نەک بە عەکسی ئێستا ئەوەی مێردی بکاتەوە نیشانە و علامەتی لەسەردا بندرێ ها ئێستا ئەگەر ئافرەتێک مێردی مرد بێ دوای 4 مانگ و دەڕۆژی ڕێک مێردی بکاتەوە هەموو خەڵک پێی دەڵێ وانە بێوەفا مێردەکەی لەبیر نەبوو ئەوەی نەکرد کە ئەوە تەوان بێ شەرعیە بەبێ گومانی ئەوەکەی دیکە دوای 4 مانگ و دەڕۆژەکەی هیچ گوناهێکی تێدا نیە پێش 4 مانگ و دەڕۆژەکەش هەخوای گەورە لەبەرەوەی حەزەکە هەبووە مەیلەکە هەبووە هەیە خۆی پێ نەگیراوەها لە ناو سەحابەیدا بۆی خوای گەورە زەحمەتەکەی لەسەر قورس کرد ئاسان کردوون ها بە تەواوی لەسەری حرام کردبانە زۆرێک لە سەحابەکان ها حرامیش بە دەچون بە ناڕاستە و خۆی خوازبێنی ئافرەتە مێرد مردوو تەلاق دراوەکانیان هەر دەکرد بۆیە تووشی گوناه نەبن خوای گەورە هاتووە حەلێکی وەسەطی بۆ کردوون مارەکردن و خوازبێنیکردنی ڕاستە و خۆی لەسەر حرام کردوون بەڵام بە ناڕاستە و خۆی و یا لە ناخدا پێ خۆش بوون کە ئافرەتێکی مێرد مردوو یا تەلاق دراو بخوازی لەسەری حەڵال کردوون لفرمد ولا جناح عليكم جناهتان ناقاتي فيما عرض يعني ناراستە و خۆ بإشارة تلميح جناهتان ناقاتي جناهتان لسرنية ايوه فيما عرضتم به أويك بناراستە و خۆی دەیکەن لەچی من خطبة النساء لخواز بيني آفرة مردو وأوانشي كسيبسي طلاق دراونها أو أكننتم في أنفسكم يا جناهتان ناقاتي أجر أو حزو ميلي خوتان لدلتان داب شارنوا بۆ چونکە علم الله خوای دڵنیایە خوا دەزانێ ئەنەکم بەبێ گومانی ئێوە سەتەذکوڕونەهن یعنی لەگەڵیان هەر باز دەکەن یعنی ئەگە حرامیش بێ هێندێکتان تووشی لەبەرەوەی حەزەکەیان زۆر بوو ها مەیلەکەیان زۆر بوو خوازبێنی ئافرەتەکانیان هەر دەکرد بۆیە خوا حکومەکەی لەسەر سوک کردن یعنی بە ناڕاستە و خۆی خوازبێنی لێ بکەی کەلیمەیەک بڵێ بنمونە
بەتەمای ژنهێنانەوەم یا ئافرەتی وەکتۆ کەمە یا لە کەسێک هەیە لەوانەیە خوازبێنی تۆ بکە ئەوە طبیعیە بەڵام ولكن لا تواعدوهن سرا خوا دەفەرمێ بەڵام نەچن بەڵێن و پەیمانیان لەگەڵ ببەستن بە نهێنی چونکە ئەو حاڵەتە حاڵەتێکی زۆر مەترسیدارە ها ئافرەتەکە تازە مێردی مردووە مردنیش لە وڵاتی ئێمە ها زۆر خەڵکی ئیبادە دەکا ینی جایی وا هەیە لەوانەیە پێی وابێ باشە کەسەکە مێردی مرد بێت چۆن حەز و ڕەغبەت و ها لێرە وایە ها لە شوێن لە عەرەب بڕۆ کابرا لە تەنیش خۆی دەمرێ و بە عەرزێ دەکەوێت بەلا شێوەی اعتیادیە و لەوانەیە دوو ڕۆژ دوای مردنەکەی حەزەکەی لەوانەیە هەبێت و مەیلەکەی لەوانەیە هەبێت بۆیە لەو حاڵەتی تەبەن مێرد نەمانەدا جا ئەوەی کە تەلاق دەدرسێ بەسێ یا مێردی دەمرێ حاڵەتێکی خەتەرناکە بۆی خوا دەفەرمێ ولكن لا تواعدوهن سرا نەچن پەیمان و بەڵێنیان لەگەڵ ببەستن بە نهێنی إلا أن تقول تەنها بۆتان هەیە بڵێن قولا معروفە قسەیەکی باش تەنها بۆتان هەیە بە قسەیەکی جوان و باش و شەرعی حەزەکەی خۆتان و مەیلەکەی خۆتان بۆ ئافرەتەکان دەرببڕن بەڕاستە و خۆی یا بە نهێنی بچی پەیمانی لەگەڵ ببەستی و پەیمانی لەگەڵ مۆرکەی و کەس ئاگای لێ نەبێ تەمەن ئەوە جائز نییە پاشان دەفەرمێ ولا تعزموا عقدة النكاح خۆشتان یەکلا مەکەنەوە بۆ گرێبەستی مارەیەکە یعنی گرێبەستی مارەیەکەش نابێ ئەنجام بدەن حتى يبلغ الكتاب أجله هەتا ئەوەی نووسراوە لەسەریان حتى يبلغ هەتا دەگات الكتاب يعني ئەوەی بۆیان دیاری کراوە ئەوەی بۆیان نووسرا بە ئەجەلە بە ماوەی خۆی يعني هەتا 4 مانگ و دە ڕۆژەکەی تێنەپەڕێنن ئەو عەقدە و ئەو گرێبەستە جائز نییە و دانامەزرێ واضحة واعلموا بزانن أن الله يعلم ما في أنفسكم فاحذروا أو هرشية طبعا هذا فرم بزانن دڵنیابن بەبێ گومانی خوای گەورە دەزانێ ما في أنفسكم هەرچی لە ناخشتاندایە ها ئەگەر ئینسان گوناهێکی لە دڵدا بێ لە دڵدا بڕیارێکی گوناهی دابێ خوا پێی دەزانێ یا پێی نازانێ بێگومان بەڵام مەرجە عقوبەتدا لەسەر ئەو گوناهی کە بەدڵ بڕیارت لێداوە بەزستانت کردووە نه بەڵام دەیزانێ بۆیە فەحذەڕوو خۆپارێزی بکەن ئاگاتان لە خوا بێ واعلموا بزانن أن الله غفور خوای گەورە هەم لێ خۆش بووە ئەو بۆ کەسێک کە ئەمری خوای گەورە جێبەجێ دەکات و تەوبە دەکات و پەشیمان دەبێتەوە پاشان حەلیمیشە یعنی نەرمونیانیشە پەلەشی نییە لە عقوبەدانی کەسێک کە سەرپێچی ئەمری خوا دەکات مەرج نییە ئینسان کە گوناهی کرد خوای گەورە یەکسەر لەسەر گوناهەکەی عقوبەتدا وایە و گوناهەکەش مەلائیکەتەکان یەکسەر ناینووسن تەبەن ئەوە فەضڵ لە خوای گەورە لەگەڵ ئومەتی پێغەمبەر کردوێتی صلی الله عليه وسلم ولا جناح عليكم فيما عرضتم به من خطبة النساء گوناهتان ناگاتێ ئەگەر بە ناڕاستە و خۆیی خوازبێنی فيما عرض يعني ئەوەی کە بە ناڕاستە و خۆیی بیکەن من خطبة يعني لە خوازبێنی ژنانی مردوو تەلاق دراو ئەو ئەکنەنتم في أنفسكم یا گوناهتان ناگاتێ ئەگەر ئەو حەزەی خۆتان لەکوێدا هەڵگرن لە دڵتان علم الله أنكم ستذكرونهن خوا زانی کە بەبێ گومانی ئێوە لەگەڵ ژنە مردووەکان باسی مێردکردنەوەی هەردەکەن بەس ئەوە یعنی ئەوە ڕێپێدراوە بە ناڕاستە و خۆی لەگەڵی باسکەی بەڵام ولكن لا تواعدوهن سرا بەڵام نەچن پەیوەندیان لەگەڵ ببەستن بە نهێنی و کەس پێی نەزانێ إلا أن تقولوا قولا معروفا مەگەر قسەیەک کەن لەو ماوەیەدا پێش 4 مانگ و دە ڕۆژەکە کە قولا معروفا کە قسەیەکی جوان و باش بێ ئەویش تەنها ئەوەیە بە ناڕاستە و خۆی حەز و مەیلی خۆت بگەێنی بە ژنەکەی کە ژنەکە هەم بۆی کەسێکی کەش و نەکاتەوە یا جاری وای بۆی موسیبەتەکەی لەسەر تەخفیف بێ ولا تعزموا عقدة النكاح ولا تعزم يعني خۆتان یەکلایی مەکەنەوە بۆ گرێبەستی مارەکردنەکە یعنی مارەیان مەکەن ئەو ژنانەی مێردیان مردووە حتى يبلغ الكتاب أجله هەتا ئەو کاتەی ئەوەی کە لەسەریان نووسراوە بۆیان دیاری کراوە دەگاتە ماوەی خۆی واعلموا أن الله بزانن دڵنیابن خوای گەورە دەزانێ ما في أنفسكم هەرچی لە ناختاندایە فاحذروا خۆپارێزی بکەن واعلموا أن الله غفور حليم وبزانن کە بەبێ گومانی خوای گەورە لێ خۆش بووە بۆ کەسێک کە تەوبە بکە حەلیم یعنی نەرمونیان و بە ئارامیشە بۆ عقوبەدانی کەسێکیش ئەگەر بێوێ عقوبەیدا پاشان ئەوە تەوان بۆ ئافرەتێک کە مێردی مردووە یا 3 بە 3 تەلاق دراوە ها بەس بۆ معلوماتان ئەو ئافرەتانەی بەیەک تەلاق یا بە 2 تەلاق دەدرێن بە ڕاستە و خۆی و بە ناڕاستە و خۆی بۆ هیچ کەسێک جائز نییە
هەتا سەیریشی کە ها بە حەزی ئەوەی ها بە مەیلی ئەوەی ئەی ئەگەر تەبەن جۆرەکەی دیکە ئەگەر ئافرەتەکە مێردی هەبێت و کەسێک لەکن مێردیش هانیدا بۆ تەلاقدان یا وعدی پێ بدا بڵێ تەلاق وەرگرە و ئەو کاتی ئەمن مارەت دەکەم و دەتخوازم بە بێگومانی ئەوە تاوان و جەریمەیەکی زۆر گەورەترا ئەوانەشی بەس یەک تەلاق و دوو تەلاق دەدرێن مادا مەجاری ئەوەی هەیە ومێدی ئەوەی هەیە ئەو ئافرەتە بچێتەوە لای ئەو پیاوەی و مێردەکەی خۆی یەکەم جار بیباتەوە هیچ کەس بۆی نییە هەتا دوای یەکلابوونەوەی بابەتەکەی و بەسەرچوونی عیدەکەی بەرناڕاستەوخۆیش و بە ڕاستەوخۆیش خوازبێنی لێ بکە پاشان دەفەرمێ لا جوناح عەلەیکم ئەوجا دەفەرمێ هیچ گوناهتان ناگاتێ ئین طەلەقتم النساء ئەگەر ژنەکانتان تەلاقدان سێ بەسێ لێرەها بەڵام مالەم تەمەسوهونە بەمەرجێک ئەو ئافرەتانەتان نەگواست بوونەوە وازحە ئەو تەفریضوا لەهن فەریضە و مارەیشتان بۆ دیاری نەکردبوون ئافرەتێک وازحە مارە کراوە بەڵام نەگوازراوەتەوە ئەوە یەک و مارەیشی بۆ دیاری نەکراوە بەڵام تووشی تەلاقدان دەبێت یعنی لە سەردەمی دەستگیرانیدا کەسێک خێزانەکەی خۆی تەلاق دەدا بەڵام تەلاقێک تەبەن یەکجاری تەبەن ئەو تەلاقی یەک دوو سێیانە بۆ کەسێکن کە گوازرا بێتەوە ها ئەوەی نەگوازرا بێتەوە تەلاقێک و دوو تەلاق و شت نین هەر تەلاقیدا چونکە هیچ ئەوەیەک لە بینیاندا دروست نەبووە هێنە هیچ منداڵ و مەیل و حەزێک لە بینیاندا دروست نەبووە تەلاقدان ئەگەر هەر دروست ببێ پێش گواستنەوەی تەبەن ئەهوەنترە حکمەکەی ئاسانترن لا جوناح عەلەیکم ئین طەلەقتم النساء هیچ گوناهتان ناگاتێ ئەگەر ژنەکانتان تەلاقدان بەڵام لە دوو حاڵەتدا ما لەم تەمەسوهونە دەستان بە ژنەکان نەکەوت بوو دەستان یعنی سەرجەیتان نەکردبوون ئەو تەفریضوا لەهن فەریضە و بۆشتیان دیاری نەکردبوون فەریضە یعنی مارەی تەبەن دەکرێ ئافرەت مارە بکرێ و مارەی بۆ دیاری نەکرابیان نا لە کاتی عەقدی مارەییدا مەرجە ناوی مارەی بهێنرێ یا مەرج نییە هێستا دەیکا بەزمەوەسم ئەگەر بنمونە کەسێک ئافرەتێکی مارە کرد کەس با نەکوڕ باسی مارەی کردو نەکرد هەشتیوە هەبووە ها بەڵێ دروستە عەقدەکە دروستە ئافرەتەکە دوایە چی دەکەوێت تەوەن مەهری میتیلی پێ دەگوترێ مارەی هاوشێوە تەوەن مارەی هەر دەکەوێت ها مارەی هەر واجبە پیاو بۆ ئافرەتی بیکە بەڵام مەرج نییە لەگەڵ عەقدەکەیدا لەسەری ڕێککەوتبن یا باسییان کردبێ وازحە ئەو جۆرە ئافرەتانەی کە لە کاتی عەقدی مارەییدا مارەیان نییە دوایی تەمان ئەگەر گوازرانەوە تەمان یعنی مارەیی کامیلی دەکەوێت بە هاوشێوەکانی خۆی ها یعنی خوشکەکانی خۆی و نزیکەکانی خۆی بە چەندی مێردیان کردووە عادەتەن ئەوەندە دەکەوێتە سەر پیاوەکەی ئەگەر نەگوازرا بوویەوە بەڵام مارەی دیسان ئاەتەکەی دیکە دەیگەینێت تەمان نیوەی ئەوەی دەکەوێت کە بۆی دیاری کراوە بەس ئەگەر مارەیشی بۆ دیاری نەکرابوو نەشگوازرا بوویەوە ئافرەتەکە هیچی پێ دەدرێ یا پێی نادرێ مارەی نییە ئاخر تا بیکێنیوە ئەو باسی ئافرەتێکیە تەلاق دراوە نەگوازراوەتەوە مارەیشی نییە تا بیکەینەنیوە ئێستا ئاەتەکەی دیکە باسی دەکات دوای ئەوەی باسی ئەو جۆرە ئافرەتانە دەکات ئەگەر گوازرا بێەوە دەیکەینەنیوە ئەگەر بۆی دیاری نەکرابوو تەبەن ئەو کاتی شتێکیکەی لەو حاڵەتەیدا شتێکی دیکەیە لە کتێبە فێقیەکان پێ دەوترێت متعە یعنی کەلوپەل و ماڵێکی دیکەی دنیایی پێ دەدرێ وەکو دڵنەواییکردن بۆ ئافرەتەکەی لە بەرامبەر ئەوەی کە تەلاق دراوە ها چونکە ئەگەر هەتا ئافرەتەکەش داوای تەلاقی بکە تەلاقدان شتێکی هەر قورس و گرانە لەسەر دڵیان بۆیە ئەگەر مارەی بۆ دیاری نەکرابوو تەمان ها خوا دەفەرمێ وەمەتیعوهن مەتیعو یعنی ماڵێکی دنیایی پێ بدەن على الموسع قدره كسي موسع يعني كسي دسكراوه ودولمند بقدر دولمنديكي وعلى المقتر كسي فقير ونبوش قدره باندازي فقيري ونبونيكي بلا متاعا عندك دبك لوبليك بمالك بالمعروف بشويكي توان تسليم بافرتكي بكري مالك بكلك بخير نبت او حقا على المحسنين او اركا لسر هركسك كخوي بمحسن بزانها بتاك كار بزانه کەسێک ژنی تەلاقدا لە بەرامبەر تەلاقدانی ژنەکەیدا ئللا دەبێ باج بدەها جایا باجەکەی مارەیە هەموو مارەیەکەیەتی یا نیوەی مارەیەکەیەتی یا هەتا ئەگەر مارەیشی بۆ دیاری نەکرابوو دەبێت بە پێی دەوڵەمەندی و فەقیری کەسەکەی پیاوەکەی شتێکی
بۆ دیاری بکرێت کە پێی دەوترێت متعە یعنی وەکو دڵنەواییکردن و قەرەبووکردنەوەی حاڵەتی نەفسی کە بێگومانی هەموو کەس نیسبەتێک حەز و مەیلی بەلای ماڵدا هەر هەیە یعنی بەرەڵای کات و هیچی پێنەدا جیاوازە لەگەڵ ئەوەی کە تەلاقی دەدا و مەبلەغێکی باشش پارەی دەداتێ بەبێ گومانی نەوعێک لەو ڕقوقین و لەو گرفتە دەرونیی کە بۆی دروست دەبێت لەسەری تەخفیف دەبێت لا جناح عليكم إن طلقتم النساء گوناهتان ناگاتێ ئەگەر ژنەکانتان تەلاقدان بەدوو مەرج ما لم تمسوهن أو تفرضوا لهن فريضة سەرجەیتان نەکردوون و ئەو تفرضوا لهن مارەیشتان بۆ دیاری نەکردوون ومتعوهن لەو حاڵەتەیدا چ بکەن متعەیان پێ بدەن یعنی کەلوپەل و ماڵێکی دنیاییان پێ بدەن على الموسع قدره كسي دولمند بقدر دولمنديكي وعلى المقتر قدره وكسي هجار نبوش بقدر نبونيكي خوي متاعا بالمعروف دبي كلوبليك به بشويكي باش وتاك بدري بآفرتكي حقا على المحسنين او اركا لسر كسا تاك كارك فاشان دفرمي ادي وان طلقتموهن اگر خزانه كان تان طلاق دان من قبل ان تمسوهن فيش او بيان غوازنوا بەڵام لێرە فەرقەکەی ئەوەیە وەقەت فەرەضتم لەهن فەریضە دیاریتان کردووە بۆیان مارەی علاجەکە چێ ئەو کاتی ئەگەر ژنەکانتان تەلاقدا من قبل ئەن تەمەسوهن پێش ئەوەی سەرجەیان کەن بەڵام فەرقەکەی ئەوەیە وەقەت فەرەضتم لەهن فەریضە مارەیتان لەگەڵ عەقدەکەیدا بۆ دیاری کردوون ئەو کاتە فەنیصف ما فەرەضتم نیوەی ئەوەی کە بۆتان داناون ها حازرەکە و قەرزەکە هەر چەندی لەسەر ڕێک کەوتون ها چەندی لە کاتی عەقدەکەیدا گوتراوە ئەوەندە لەسەر پیاوەکەیە بەڵام دەیکاتە چی مادام نەیگواستۆتەوە دەیکاتە نیوە فەنیصف ما فەرەضتم ئەوە نیوەی ئەو مارەیەی پێدەدرێت کە لەسەری مارەکراوە ئەی ئەگەر گوازرابوویەوە هەمووی دەکەوێت ها هەر حازرەکەش ناها ئەوەندەی بۆی کراوە بنمونە هەیە لە سەتی لەوانەیە 10 مسقاڵی بۆ کرابن لە 220 بۆ کرابێ ئەگەر پیاوەکە بیکەوێتە سەرێ يعني لەو حاڵەتەیدا حازر و قەرز وەکو یەک وایە ها بۆیە طبعا ئەو مەبلەغە زۆرانەی کە ئێستا دیاری دەکرێن کە یەقین و دڵنیایە ئافرەتەکە ئەو کوڕپەی ناکرێت دەبێت حسابی کاتی جیابوونەوەی بکرێت ها ئێستا زۆر کەس بە بیانووی ئەوەی کە کوڕەکە خراپ نەبێ یان ناچاری کا بە هێندێک بڕیار و شت مارەی زۆری لەسەردا دەنێن بەڵام لە حەقیقەتدا مارەی زۆر دەبێتە دەرد زۆر جار نافرەتەکە دڵی دێ دەست لە مارەی زۆر بکاتەوە وایە پیاوەکە خراپ بێ دەڵێ چۆن لە خۆ ڕابچم وەک دەڵێ واز لە 200 مسقاڵی بێنم لە کاتێکدا حەقی خۆمە وایە و پیاوەکەش تەوان ئەگەر 200 مسقاڵی بکەوێتە سەرێ ئامادەی تەلاقدان نییە بەڵام دەچێت تعزیبی ئافرەتەکەی دەدا سزای ئافرەتەکەی دەدا وا لە ئافرەتەکەی دەکات لە مارەی و لە حەقی خۆی خۆش بێت کە لە هەردوو حاڵەتەکەیدا ئافرەتەکە دەبێتە ضەحیە و قوربانی لە مارەی زۆردا بۆیە مارەیەک کە لە توانای کەسەکەی دانەبێ هیچ خێرێکی تێدا نیە طبعا لە ڕووی دینەوە هەرچەندە حەڵاڵە بەڵام ئیسلام هانمان دەدا لەسەر کەمترین و لەسەر ئاسانترین وإن طلقتموهن أجر جنكان تان طلاق دان من قبل أن تمسوهن بيش أوي دستيان ليدن سرجيان كان وقد فرضتم لهن فريضة بلان بوتان دياري كردون ماري فنصف ما فرضتم نيوي أوي بوتان دياري كردون بيان بدن إلا لسحالتك ده دكري كم تربي إلا أن يعفونا أو نون النسوية أجر جنكا لحقي خوي خوش بي اعتيادية حالي جنكا بلا نيوة منابه شاريكم ديو بنمونه وايا لبستي شو مثلا بينزم بوبكا يا بلا هر هيك مناوي بس طلاقم ده هيك مناوي طبعا لو حالتي ده درسته ببي وي هيك بوبكا جنكي طلاق ده ما دام جنكا بياوكي عفو كردوا او يعفو الذي بيده عقدة النكاح يا عفو بكات يعني ساو بوشي بكا لما ريكي الذي بيده او بياوي كبدستي عقدة النكاح قريبستي ما ريك زين يعني شي او يعني لو حالتي ده جندة واني لحقي خوي خوش به بڵێ نیوەکەشم ناوێ و تەلاقم دا وایە وە پیاوەکەش ئەگەر هەموو مارەیەکەی بۆ ژنەکەی کردبێت دەکرێت بڵێ هەر هەمووی بۆ خۆت وازحە بەس با تەلاقت دەم بەس با لێت جیا ببمەوە وازحە ئەگەر بە ڕەزامەندی بوو ژنەکە لە حەقی خۆی خۆش بوو لە نیوەی کەمتر ویست یا هیچی نەویست تەبیعیە یا ئەگەر ئافرەت پیاوەکە ئامادە بوو لە نیوەی زیاتر بۆ ژنەکەی بکە یا هەموو مارەیەکەی بۆ بکە أو شر طبيعية واعتيادية ودروسته وزورج باشا طبعا ها خواده فرمي وأن تعفو أجر يكتري تاو بوشي ليبكن بس أو بو بيانا يا بوجنانا
هیچ حکومەکە بێگومان بە هەردووکێتی بەڵام خیتابەکە لەگەڵ پیاوانە عادەتەن پیاو چاوپۆشی بکە ئەگەر دەسەڵاتی هەبێ چاترە بەڕاستی چونکە ژنەکەی تەلاق داوە ها تووشی حاڵەتێکی نەفسی و دەرونی کردووە لە تەلاقداندا ژن زۆرتر تعزیب دەخوات و بازەکەی دەدا بۆی ئەگەر پیاوەکە ژنەکەی عفوکات و هیچی لێ وەرنەگرێتەوە چاترە بەڵام وەکو بۆ هەبوون هەم ئافرەتەکە بۆی هەیە نیوەی مارەیەکەی لە پیاوەکەی بستێنێ با نەشگوازرا بێتەوە و هەمیش پیاوەکە تەمان واجبە لەسەری ها باش نەکەشی نەگواز بێتەوە نیوەی مارەیەکەی هەر بۆ بکە وأن تعفو أقرب للتقوى ئەگەر یەکتری چاوپۆشی لێ بکەن نزیکترە بۆ لە خواترسان پاشان دەفەرمێ ولا تنسوا الفضل بينكم لەبیر خۆتانی مەبەنەوە ئەو فەضل و چاکە و باشیانەی کە لە بینتاندا هەبوون وایە یعنی ئەگەر تەلاق دروست بوو یەکتری زەربی سفر مەکەن وایە پێ وابێ بە نمونە ئافرەتەکە پێی وابێ پیاوەکە مادام ئەوی تەلاق داوە نە ئیمانی هەیە و نە موسڵمانە و نە قیامەتی هەیە و نەخۆی و نە عەشیرەتی بە کەڵکی هیچ نایەن وایە طبعا ئەو حکومە غەڵەتە کە زۆرێک لە خەڵکی ئێمە تەسەووری وایە یعنی تەنها لایەنە سلبیەکان دەبینێ و پیاوەکەش ئەگەر ژنەکەی تەلاقدا باش نەکەشی خراپ بوو بێ و نەگونجاو بوو بێ ناکرێت بە ژنەکەیەوە هەتا زەرب ژنەکەشی چاکەکانی باز نەکە یان دەوروبەرەکەشی هەمووی بە سلبی و بە ڕەش ببینێ ئەوە جا هەر بۆ ژن و مێردیوانیە ها بۆ هەموو کەسێکی دیکە وایە بەڕاستی ئینسان دەبێ خاوەنی وجدان بێ لە کاتێک قسەکردن و ئەوەکردندا باسی هەر کەسێکت کرد ئینسان ئەسڵەوەی باسی چاکەکانی بکە خراپەکانی چاکەکان تەمان لە باسکردنی چاکەی خەڵکیدا خێر دەگاتێ وایە ئەگەر بە چاکە باسیکەی بە مەرجێک کەسەکە لەکنت نەبێ ها دەنامەت حێڕوبەڕوو زۆر باش نییە لە زەمکردنی کەسەکەیدا ئەگەر تێشی دابێ ها تەنها تەمەەن گوناهباریت بۆ دەمێنێتەوە تەنها هیچ لە مەسەلەکەش ناگۆڕێ بەڕاستی بۆی کە تۆ باسی دەکەی لەکن کەسێکی خۆ کەسەکە چا نابێ ئەگەر دڵسۆزی کەسەکەی بی نسحەتیکەی ئامۆژگاریکەی بۆی ئینسان دەبێ خاوەنی عدل بێ لە ئەوەدا ئیلا لە حاڵەتێکدا کە پرسیار لێ دەکرێت جیاوازە ها کوڕێک پرسیار لێ دەکا لە کچێکی کچێک لە کوڕێکی پرسیار لێ دەکا بۆ خوازبێنیکردن بە تایبەتی تەمان واجبە لەسەرت هەر هەموو شتەکان بڵێ بەڵام یەکەم جار چاکەکان ئەو کاتی ئەو جا خراپەکانیش ها یا بۆ معاملە و کڕین و فرۆشتن ئەگەر مەشورەت بوو جیایە یعنی کەسێک مەشورەتت پێ دەکا فڵان کەس چۆنە تۆ ئەگەر ڕاستیەکان نەڵێ خیانەتت لێ کردووە هەردووکی ها چاکەکان و خراپەکانی نەڵێ بۆیە ئەو ئاەتە فێرمان دەکا کە ئینسان دەبێ ئەهلی وجدان بێت یعنی بە عەدالەت ئەوەکان ببینێ ولا تنسوا الفضل بينكم لەبیر خۆتانی مەبەنەوە ئەو چاکە و باشیانەی کە لە بینی خۆتاندا هەبوون إن الله بما تعملون بصير بێگومان خوای گەورە بە هەر کار و کردەوەیە کە ئێوە ئەنجامی دەدەن زۆر بینایە ئاەتەکە وازحە ئاەتی دوو ئاەتی کۆتایی بۆ حکمی ئافرەتێکیە کە تەلاق دراوە نەگوازراوەتەوە و مارەیەکی بۆ دیاری نەکراوایە ئەو جۆرە ئافرەتە واجبە لەسەر پیاوی متعی ماڵێکی دنیایی پێ بدا بە پێی ڕێککەوتن بە پێی بوون و نەبوون وایە ئەو ئافرەتەی مارەی بۆ دیاری کراوە بەڵام هەر نەگوازراوەتەوە وازحە نیوەی مارەیەکە لەسەر پیاوەکەی واجبە جا دواتر ئافرەتەکە لی خۆش دەبێ سەلاحەتی هەیە و پیاوەکە سەلاحەتی لێ خۆشبوونی هەیە بەنسبەت ئافرەتێکیش ئەگەر تەمان گوازرا بێتەوە و مارەیەکەی وەرگرت بێ یا وەری نەگرت بێ هەرچی لەسەری مارەکراوە ها هەرچی لەسەری مارەکراوە هەر هەمووی دەکەوێتە سەر پیاوەکەی کە ئێستا بنمونە گەر پیاوێک بمرێ بنمونە ژنەکەی خۆی لەسەر 200 مسقاڵی زێر مارە کرد بێ بەڵام لەو 200ی تەنها بیستی بۆ کرد بێ ئایا بە مردنی پیاوەکەی مارەی ژنەکەی دەفەوتێ یا نافەوتێ ها کە پیاوی ئێستا دەمرن زۆر دەگمەن هەنە ها قەرزی ژنیان لەسەر نەبێ ها ئەو جارێک کە دەژمرن ئایا میراتگر هیچ حسابی ژنەکەی دەکەن دەیکەن خەڵک بڵێ وەرە جارێ یەکەم جار پێشەوەی میراتی دابەشکەین بە 200 مسقاڵەکەی تۆ بکەین چونکە قەرزی لەگەڵ قەرزی خەڵکی فەرقی نییە ها پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر پیاوێک کە قەرزی لەسەر بووبا نوێژی لەسەر نەکردووە ها هەتا قەرزی بۆ نەدرابێتەوە بۆی ئەو ئافرەت یعنی زۆر زەڕورە ئەو ملاحەزەیە بەڕاستی ئەو پیاوانەی دەمرن قەرزی خەڵکیشیان لەسەر نەبێ ئەگەر قەرزی ژنەکانی خۆیان لەسەر بێ واجبە پێش دابەشکردنی ماڵەکەی حەقی ژنەکەی بدرێ مەگەر بۆ خۆی خۆش بێ جیاوازە ها دەبێ حەقی ئافرەتەکەی بە کامیلی بدرێ ها بە حازر و قەرزیەوە ئەو جار ماڵەکەی دیکە کە دەمێنێتەوە زیاد لە قەرزی دەبێتە میرات ها ئەگەر نەیبوو میراتگرەکانی ها
واجبە لە سەریان ها بەخۆشی نییە واجبە لە سەریان جا بڵێن ئەو کەسە هیچی نەبوون شتیوانە چونکە گە پارەی هەبا دەفتەر دۆلاری هەبانە بەسەر یەکتریان لا تەوزیع دەکردوایە ئەگە قەرزی بەجێهێشتووە دەبێت کەسەکە کەس و کارەکەی ئامادە بن قەرزشی بۆ بدەنەوە بۆ لە هیچ حاڵەتێکیدا ئافرەتێک گوازرا بێتەوە یان نەگوازرا بێتەوە کە مارەکرا حەقێکی بەسەر پیاوەکەیەوە هەر هەیە لە ڕووی مادیەوە چۆن چۆنی جا بەزەوە چەند کەس دەمرن ئێستا ڕۆژانە ئێخەی ناخر بەزمارەیە مارەی نییە مارەی ئەگە خلافی هەبێ کێشەی هەبێ لی دەستێنێ یا لێ ناستێنێ بێگومان لێ دەستێنێ بۆی قەرزە ها ئەوەی دەڵێ هەوا ئەوە هەر زۆر خەتەرە ها کابراگە بەنیەتی ئەوەی کە پیاوەکە قبوڵی هەر بۆی ناکەم و هەر هەوایە ئەو هەر حەریفی لەسەر ها هەرمارەیەەکە عقدەکە ئیشکالی تێدا بەڕاستی ئەوەی دیکەش بۆ خۆی ئەوەی قیامەتش دوای مرنێ ئەو گرفتانە دروست دەکات بۆ کەسە مردووەکەی بە تایبەتی سەر الله على سيدنا محمد